خۆشیوە دەگورد و خەمزێت ئەو دەستە ڕەشە نەرمەندان ڕۆشنبیران کەسایەتیەکان بنەماڵەی غەدر لێکرا و جوانڕووی باڵەبان کەس و کارە خۆشەویستەکەی خانەوادەکەی ئەو خۆشەویستانەی لێرەن من بەدەممان نایە بەڵام مەراسیمی چلەی ماتەمینی ئێمە ناومان ناوە مەراسیمی وەفاداری بۆ کەسێک کە ناسنامەی هونەری میلی بوو کە زۆر گرنگ بوو بۆ کوردایەتی بۆ کوردپەروەری بۆ زەردەشتی بوونی بۆ کوردبوونی بۆ هونەرمەندبوونی کە بەڕاستی هەموو شتانی گرنگ بوون بۆ کورد و بۆ کوردستان. لەم جۆرە بۆرانەدا قسەکردن زەحمەتە بۆ ئێمە جوانڕۆ هونەرمەندێکی ڕەسەن هونەرمەندێکی بەهەڵوێست کوردێکی نیشتیمان پەروەر مرۆڤێکی جوان کەسایەتێکی جوان کە لە ناومانە ساڵانێکی زۆر کاری کردووە لە هەموو کارە هونەرەکانە چ لە ناو سەندیکای هونەرمەندان چ لەگەڵ کۆمەڵی هونەری میلی چ لەگەڵ ئەو تیپ و گروپانەی کە کاری لەگەڵا کردووە نمونەی مرۆڤێکی بەهەڵوێست نمونەی مرۆڤێکی ئاستبەرز نمونەی مرۆڤێکی پاک کە تا چەند ڕۆژێک پێش کۆچی دوایی بەڕاستی کە من لە سەندیکا بین و قسەمان کردووە پەیوەندێکی خۆش قسەکردنێکی خۆش بەجێ هێشتووە بۆ بێنازکردن وەرمەزی بەخشاین دەی بەخشاین گەری میرەمان عەشقە و بەیشتەماتی وشتاتی وشتەهمای هێدا شای بەیشتە یەشەم ئەی مەزداو دەستەکان مەڵبڕی وەوزدایشی تۆ دەکەم بۆ نەویستانە داوای خۆبەخشین لێ دەکەم بەڵکو هەموو کردار یەکەم لەگەڵاوە زوبیری پاک یەکەڵ باینی ڕاستی بەنجام بگات دا بەم جۆرە تۆ شاد بکەم ڕۆحی زەمینی بەسەمەر بەختەوەر بکات